لە دوای 15 ساڵ لە ڕووخانی ڕژێمی بەعەس هێشتا ئەو خەونە نەهاتۆتە دی کە هاوپەیمانەکان و گەلانی عێراق ویستیان لە دوای ڕووخانی ڕژێمەکەی سەدام حسێن لە داهاتووی عێراقدا بینەخشێنن. لەو چوارچێوێشدا کێشە دارایی و دەستوریەکانی کورد و ناوەند زیاتر لە جاران دۆخەکەیان ئاڵۆزتر کردووە. ئەگەرچی کورد نیوەی نەوت و خاکەکەی لەدەست داوە بەڵام ئامادەیە لەژێر چەتری دەستوری عێراقدا کێشەکانی چارەسەر بکات. طبعا یەکێک لەو کێشە زۆر معقدانە کێشەی ئابووریە. لەناو کێشە ئابووریەکە کێشەی نەوتە کە بۆ زانیاری بەڕێستان ئەمڕۆ محکمە ئیتیحادی یەکەم جەلسەی کردووە لەسەرەوەی کە ئەو نەوتەی لە هەرێم هەناردەکراوە نایاسایەوە. محکمە ئیتیحادی یەکەم جەلسەی کردووە، جەلسەی دیکەیشی خستووەتە 6 مانگی داهاتوو. بۆیە ئەگەر ئێمە بمانەوێ ئەم کێشانە حەڵکەینە بێ سەقفی دەستوری عێراقی کە ئەو دەستوری خۆمان دەنگمان لەسەر داوە بکەینە مەرجع بۆ ئەوی بتوانین ئەم کێشانە حەڵکەین. بە قەناعەتی من کێشە نییە چارەسەری نەبێ، کێشە نییە ئەگەر بمانەوێت چارەسەری بکەین بەمەرجێ دەستور ببێتە سەقفی حەل بۆ ئێمە. چارەسەر نەبوونی کێشە سیاسیەکانی نێوان کورد و حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق هۆکارەکەی بۆ بە حیزبیکردنی پەیوەندیەکان و بەرژەوەندی خوازی حیزبە دەسەڵاتدارەکان دەگەڕێتەوە. چاودێرێکی سیاسیش پێی وایە حیزبە دەسەڵاتدارەکان لە کاتی شکستەکانیاندا هەستی نەتەوایەتی هاوڵاتیانی کوردستان دەجوڵێن و لە کاتی وەرگرتنی پۆست و پلەشدا لە خەمی بەرژەوەندی شەخسیدان. ڕووننەبوونی ڕوئیای یەکێتی و پارتی بۆ بەشداریکردن لە عێراقاوە ئەم جیاوازیە زۆرە لە نێوان ئاراستەی کارکردنی پەرلەمانی کوردستان و نوێنەرە کوردەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا وای کردووە ئێمە هەتاکو ئێستا نەزانین ئایا ئێمە لە عێراق ئەمانوێت چی بکەین و بۆ ئەمانوێت بەشداری لە پەرلەمانە بکەین. ئەگەر عێراقێکی دوژمنە بۆ ئێمە ئەمانوێت لەو پەرلەمانەیە بەشدار بکەین. ئەگەرچی کورد بەشێکی بەرچاوی لە پۆستە باڵاکانی عێراق پڕ کردوێتەوە بەڵام بەهۆی سیاسەتی نادەستوری و نایاسایی بەرپرسانەوە هەرگیز کێشە و ماف و داواکاریەکانی کورد لە چوارچێوەی عێراقدا نەچوونەتە چوارچێوەی پرسی نیشتیمانیەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش پێی وایە دەسەڵاتی کوردستان نەیتوانیوە دیبلۆماسیەتێکی نیشتیمانی بۆ چارەسەرکردنی کێشەکان پێک بهێنێت. لەلایەکی تری شەوانێ ئەوەی کە باڵین سەبارەت بە دۆزی کورد لەبەر ئەوەی کە دەسەڵاتەکانی کە بڕیار ئەدەن لە دۆزی کورد ئیقلیمی و نێودەوڵەتین ئەمە لێرە دیبلۆماسیەتی کوردی محەددە دەوری لەبەر ئەوەی کە مەساڵحەکان لە مەسەلەی علاقاتی دیبلۆماسی گەورەترێکن لەگەڵ کوردە. ئێمە ئەو پەیوەندیە بەهێزەمان دروست نەکردووە کە ئێمە لە پێشتر بین بۆیان بۆ دەوڵەتانی دەرەوە وەک لە دەوڵەتی عێراقی. لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆمەوە پەیوەندیەکانی نێوان کورد و بەغدا گەیشتونەتە خراپترین ئاست. گەڕانەوەی سوپای عێراق بۆ ناوچە جێناکۆکەکان و سەپاندنی دەسەڵاتی فیدراڵی بەسەر فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان و کۆنتڕۆڵکردنی نەوتی کەرکووک دەرئەنجامی 15 ساڵ پێکەوە بوونی کووردە لە چوارچەوەی عێراقێکی نوێدا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.